باخچەی منداڵانی کۆشەشی یەکی ئینگلیزی ناحوکمی بەرهەمی گۆرانی ژینگەیان ئامادەیە بە سەرپەرشتی مامۆستا چیا محەممەد جەزا، یاریدەر نورا ئیدریس، پەیام حەسەن، سازگار نەوزەر، نەوی منداڵانی بەشداروی ئەم چالاکیە بارین کاروان، گەڵا ئاماج، لیا دەریا، نەجوە سیروان، شادەریا، بوێر بێستوم، میر هێمن، مەهناز محەممەد، بارین یاسین، یاری سلێمان، ئالیا ئارام، دەبا مەسعود، مەلیک سەنگی. پەردەکە هەڵدەینەوە؟ کەواتە یەک، دوو، چاقلەیەکتان بۆ لەگەن. السلام. زۆر سپاس، دەستەکانتان خۆش بێ.